خۆشەویستان ئەمڕۆ جەلادی خواردن لە تێکساس و نیویۆرک نییە بێگومان لە پایتەختی کوردستان لە شاری هەولێری هۆلاکۆ بەزێنە. ئەوە کەسێک هەیە لە کوردستان وابزانم ڤیددیۆکانی بینم بە هەموو شتێکەڵێ جەلادی ئەمە و جەلاد وابزانم ئەمانە جەلادی حکومت بوون. یعنی ئێستا ئەیبینن کەس نەبوو لەم یعنی یەکێک لەم نمونونەکانی دەوڵەتی قوڵ لەم بنەماڵەی کەنەدی کەسیان نەبوو وەزیر و باڵوێز نەبێ. بێنام لاوە بابی کەنەدی ئەو لە 16 تیرۆر کرا لە سەردەمی هوڤەر هەروەکو ئەوە کوڕێکی هەیە کوڕێک و کچێکی هەبوو دوو کچی هەبوو دوو کچی و کوڕێکی هەبوو باسی لە کوڕەکانێکی لە کچەکانی بوو بورە کێری کچی شووی کرد بە حاکمی بە محافزی با بڵێن پارێزەری نیویۆرک کۆمۆ ئەندرۆ کۆمۆ یەکێک بوو لەوانەی کە لەژێر لاشاوی میتوو ئەوش لە کارەکەی دوورخرایەوە کە کۆمەڵێ پەیوەندی هەبوو لەگەڵ ئافرەتان هەیە. بەڵام کوڕەکەی بابی کەنەدی کە پێوترێ RFK جونیۆر ئەویش ئێستا لەسەر تەنها ئەویان هەڵگەڕایەوە لە دیموکرات ئەمانە هەمویان دیموکراتن بەڵام تەنها ئەویان هەڵگەڕایەوە و ئێستا لەگەڵ ترمپە ئێستا وەزیری تەندروستیە. بەڵام بێجگەلەوە کوڕی تێت کەنەدی بە هەمان شێوە ئەوش کۆنگرسمان بوو کوڕەکەش ئێستا ئەوش هەر ئەندامی مەجلسی محافەزەیە. یعنی ئەمە نمونەیەکە لە بنەماڵەی دەوڵەتی قوڵ بە درێژایی نزیکەی 100 ساڵ ئەمانە ناو حکومەت بوون. بێجگەلەوە بنەماڵەی چینی هەیە بنەماڵەی بوش هەیە بنەماڵەی کلنتن هەیە یەک کۆمەڵ بنەماڵە هەیە چەندین ساڵە لە ناو دەسەڵاتە بوونە ئەمانە بە ئاسانی پاکەوە نەکردێتەوە. ئەگەر یەک کەسیاندا مەزراندە بێ یەک بەڕێوبەریاندا مەزرانە بێ یەک دادۆریاندا مەزرانە بێ لە هەر ساڵێکە لە ساڵێکە بۆ ماوەی 100 ساڵە ئێستا 100 دادوەر لە ژێر کۆنتترۆلی ئەوانایە. تا حەڵقەیەکی تر کە باسی سیارتەکەین زۆر سپاس بۆ بینینی ئەم ڤیددیۆیە کاتێکی خۆش.